بەناوی خۆی گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. زۆری بەرهەمی ناوخۆ و ساغ نەبوونەوەی لە بازاڕەکان هەرێمدا جوتیارانی نیگەران کردووە. لیژنەی کشتتوکاڵی پەرلەمانی کوردستانیش داوا دەکات هاوردەی بەرهەمی دەرەکی ڕابگیرێت. بەمیێنەرێک لە بەڕێزان غەری پێنجوێنی جێگری سەرۆکی لیژنەی کشتتوکاڵ لە پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆی سەرەکی هەروە لە هەورێرە دکتۆر خاڵەز ئەحمەد بەڕێوەبەری دیوانی گشتی وەزارەتی کشتتوکاڵ تاوتوێن پرسە دەکەین. لا سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. لیژنەی کشتتوکاڵی پەرلەمانی کوردستان داوا دەکات ڕێگەری بگرێت لە هەواردەکردنی بەرهەمی کشتتوکاڵی دەرەکی بۆ هەرێم. وەزیری کشتتوکاڵ و سەرچاوە ئاوێکانی هەرێمیش ڕاگەیان ماوەی 3 ساڵ حکوومەتی هەرێم و وەزارەتی دارایی هیچ بودجەیەکان بۆ پاڵپشتی بەرهەمی ناوخۆکردی کشتتوکاڵ سەرف نەکردووە. لە خاڵە سوولەرەکانیش ئەو سیستەمە پاچی وەزارەت دەیناوە لەسەر بەرهەمی دەرەکی وە خۆی جێبەجێ ناکرێت. لە کۆنگرێکی ڕۆژنامەنووسیدا لیژنەی کشتتوکاڵی پەرلەمانی کوردستانی هێدا شتەکان ڕاستی حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان کرد لەسەر ساغ نەبوونەوەی بەرهەمی جوتیاران و باسییان لەوە کرد بەرهەمی دەرەکی بە شێوەی قاچاق دێت لە هەرێمی کوردستان. ئەمەش کاریگەری خراپی لەسەر بەرهەمی ناوخۆی جوتیارانی هەرێمی کوردستان دروست کردو. هۆکاری ساغ نەبوونەوەی بەرهەمەکەیە لای خۆشوێ عەبدوستار مەجید وەزیری کشتتوکاڵ و سەرچاوەکانی هەولێر لە دوانێکی ڕۆژنامەوەنیدا ڕاگەیان جوتیاران نەحەقی نێتوڕە بن لە زۆری بەرهەمی ناوخۆ چونکە لە خاڵە سوولەرەکان چاوپۆشی دەکرێت و سیستەمی پاچۆ خۆی لەسەر بەرهەمی دەرەکی جێبەجێ ناکرێت. وەزیری کشتتوکاڵ وتیشی وەزارەتی کشتتوکاڵ بۆ ماوەی 2 ساڵە سیستەمی پاس لەسەر بەرهەمی دەرەکی پێڕاو دەکات لە پێناوی پاراستنی بەرهەمی خۆماڵی و بەرگی سەرەکی جێبەجێکردنی سیستەمەکەش لە ئەستۆی وەزارەتی ناوخۆ و دارایی و ئاسایشە عەبدوستار مەجید ئاماژەی بۆ هەڵش کرد وەزارەتی کشتتوکاڵ بەردەوام دەبن لە پاڵپشتیکردن و ساغکردنەوەی بەرهەمی جوتیاران بەڵام بەرگی سەرەکی بە بازاڕکردن لە ئەستۆی وەزارەتی بازرگانی هەرێمدایە. لە ئێستا بەهۆی جێبەجێ نەکردنی سیستەمی باز لەسەر بەرهەمی دەرەکی و هاتنە ناوەی بەرهەمی دەرەکی بە شێوەی قاچاق بۆ بازاڕەکانی هەرێم جوتیارانی هەرێمی کوردستان بەرهەمەکەیان بۆ ساغ نابێتەوە بۆ هۆشەوە زیانی زۆریان بەرکەوتووە. بۆیە پێویستە لایەنە پەیوەندیدارەکان بە پەلا چارەسەری ئەو کێشەیە بکەن. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان ماوەسا بەخێر بێن. سوپاس بۆ ئامۆژەگەر لە جەنابتانەوە دەست پێ بکەین. ئێوە ئەمڕۆ کۆنگرێکی ڕۆژنامەنووسان بەس وەکو لیژنەی کشتتوکاڵ لە پەرلەمانی کوردستان سەبارەت بە ساغ نەبوونەوەی بەرهەمی جوتیارە سەبارەت بە هۆکاری ساغ نەبوونەوەی بەرهەمی جوتیاران لە هەرێمی کوردستان ئێستا کە لە بازاڕەکان بەرهەم ساغ نابێتەوە هۆکارەکەی چییە؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. ئەلبەت ئەوە چوارەمین کۆنگرێ ڕۆژنامەوانیە کە لیژنەی کشتتوکاڵی پەرلەمانی کوردستان لەم ماوە ئەنجاممانداوە. دوو کۆنگرەمان لە ناو پەرلەمان یەکێک لە گەرمیان ئەوە ئەمڕۆ لە نووسنگەی سلێمانی پەرلەمانی کوردستان ناچارین کە ئەو هاتو هاواری کە قەرارە لە ناو پەرلەمان نابکرێ و وەزیرە پەیوەندیدارەکان کە بەلای کەمەوە 5 وەزارەت پەیوەندیدارن بەڕاستی بەم بابەتی ئەم جۆرە لە پاشاگەردانی کە بەرهەمی وڵاتانی دەوروبەر ئەڕژێنرێتە ناو بازاڕەکانی هەرێمی کوردستانەوە و ئەو گرفتەی لێ کەوتۆتەوە کە جوتیارەکان یەکجار نیگەرانن و پارەیەکی زۆری ئەم هەرێمە ئەچێتە دەرەوە بۆ خۆڕا کە ئەکرا ئەمە بۆ ناوخۆ بەکار بەهاتای و کەڵکی لێوەربگیرایە. ئەمە پێنجەمین چوارەمین کۆنگری ڕۆژنامەوانیە کە ئەمڕۆ ئەنجامماندا. لێرەوە پەیامان ئاراسی حکوومەت کرد کە سەرۆکی حکوومەت داوامان لەکرد کۆبوونەوەکی بەپەلە بۆ ئەم گرفتە ئەنجام بدا لەگەڵ کابینە وەزاریەکە. ئەگەر ئەوە ناکرێت داوامان لەو 5 وەزیرە کرد کە کۆبوونەوەکی بەپەلە بکەن و هەرێکیان لای خۆیەوە بە تایبەتی وەزیری کشتتوکاڵ، وەزیری بازرگانی، وەزیری پلاندانان، وەزیری ناوخۆ، وەزیری دارایی کە 5 وەزارەتن ڕاستەوخۆ هەرێکیان لە گۆشەیەکەوە پەیوەندیدارن بەم بابەتە گرنگە کە ئەمە ڕوویاو لە کوردستانە. ئەوەی واقعەکە ئەوەیە کە ڕێژەیەکی زۆر بەرهەمی کشتتوکاڵی بە تایبەتی لە وڵاتی ئێرانەوە هەندێکی بەباج هەندێکی بە حیلە و حواڵەی جۆرا و جۆر بەشێکی لە ناو حکوومەتی عێراقی و بەشێکی بەبێ باش لە سنوورەکانی هەرێمی کوردستان و دەڕژێنرێنێتە ناو ئەلوەکانەوە. ئەلوەی هەولێر، ئەلوەی سلێمانی، ئەلوەی کەلار کە خۆمان لە نزیکەوە متابعی ناو ئەلوەکانمان چەند جار کردووە زیاتر لە جارێک و بە چاوی خۆمان ئەو هەموو لۆریە شووتی و تەماتە و پەتاتە و پیازەمان بینیوە کە لە هەندێک شوێن تەنانەت شتی خۆماڵی دەست ناکەوی ئەم وڵاتە. ئەوەی کە ئەیبینی هەموو شتی ئێرانە بە تایبەتی لە ئەلوەی کەلار کە بە چاوی سەر بینیمان کە 5 سنوق تەماتەی 5 جوێن نەبێ هیچی ترمان نبینی لەوەی کە بینیمان لە ناو ئەلوەی بە نمونە ئەڵێم جارێک لە سەردانەکانمان بە ناو ئەلوەی هەولێر بە چاوی سەر بینیمان 23 بار هەڵگر شووتی لێبوو سێنیانی کوردستانی خۆمان بوو 20یان بە قاچاقێنرابوو. بەڵێ کەواتەوە کارەکە زیاتر هاتنی بەرهەمی بەلەشاوی دەرەکی بۆ
بازارەکان بەڵێ ئەوە گرفتی سەرەکیە کە جوتیار کاتێ بەرهەمەکەی خۆی دەبات ئەلووە بە ئەوەی ساغی بکاتەوە بینێ ئەو هەموو بار هەڵگرەوە ساوەشتی وڵاتان ساخەکاتەوە نرخەکەی تەواو دابەزاندەوە وای کیلۆ کیلوێ تەماتە بگاتە 150 دینار بۆ جوتارەکە هەمومان دەبینین کە بە سنووق بە گەڕەکەکانە ئەگەڕێ تەماتە ئەگەڕێت هەروەها پەتاتە ئەگەڕێت پیاز ئەگەڕێت هەروەها باینجان علاگەی گەورە هاوارەکە بە 1000 سنووقی تەماتە بە 2000 دینار جوتیارەکە باشە هەر چنینی ئەو تەماتە وەردە بە 2000 تەواوی بە جوتیارەکە زۆر باشە سەبات بەوەی کە لە خەڵا سنووریەکان دوێ وەزارەتی کشتوکاڵ بەرپرسیارە لەوەی کە مەسەلەن بەرهەمی دەرەکی دێتە بازاڕەکان هەرێم یاخود مەسەلەن وەزارەتی ناوخۆ و مەسەلەن ئاسایش و کەوی لە بازگەکان لەگەڵ وەزارەتی دارایی کاکە هەر شتێک بیگری یعنی بواری سەحە بگری بواری تەسویق بگری هەر بوارێ بگری ئەم مؤسساتانەی حکوومەت ئەم کابینە وەزاریە کە دروست کراوە ئەم وەزارەتانە وەکو جەستەی مرۆڤێک وان ئەندامەکانی ئەم جەستێ بێ هەماهەنگی هەبێ لە بینیانە وەزارەتی کشتتوکال لە شوێنێکا کەرنتینەیەکی کشتتوکاڵی هەیە بەس لە پاڵ کەرنتینە کشتتوکالەکە چاودێری بازرگانی هەیە پۆلیسی گومرگ هەیە هاوکات مەفرەزەی ئاسایش لە سەیتەرەکانە دەوام بکەن ئەوە لە ناو بازگەکان و لە خاڵە سنوورەکان و کە ئەم شانەتی ئەپەڕێت دوجاریەتە ناو علوەکان لە علوەکانە لیژنەی تایبەتی هەیە لیژنەی قایمقامەتی ئەو قەزایانە لەوێ دەور ئەبینێ کە ئەبێ ڕۆڵی پێویست بگێڕن لە بەسەرکردنەوەی قاتعەکان و پرسیینەوە لەو بەرهەمەی کە لەو شوێنە ساغ ئەکرێتەوە بزانێن بە باش هاتووە بەبێ باش هاتووە گە بێت باش هاتە بۆ ئیجراعاتی زۆر تون بکرێت لەگەڵ باشتاکوێ بەرپرسیارەتی وەزارەتی کشتتوکاڵەکە ئەو شتە جێبەجێ بکە لەو ڕۆ وەزارەتی کشتتوکاڵ ئەرکەکەی زۆر قورسە کە بەرپرسیارەتی جوتیارەکان ڕاستەوخۆ چۆن باوکیە بەرپرسیارەتی ڕاستەوخۆی لە مناڵەکان هەیە بە زەمە معنەوە نیە کە مامە و خاڵەکان بەرپرسیارەتیان لە کاتێکا گرفتێ دروستە بێ وەکو باسم کرد سەرەتا هەر وەزارەتە پشتی خۆی هەیە لەم 5 وەزارەتەی کە ئاماژەم پێکرد بەڵام بەرپرسیارەتی وەزارەتی کشتتوکاڵ لەوێەوە قورسە کە جوتیار ئەمە حاڵەتی هاواری لی هەڵەسێ بێ لایانی پەیوەندیداری یەکەم ڕاستەوخۆ بێ وەزارەتی کشتتوکاڵ بێتە سەرخەت یعنی داوای کۆبوونەوەیەکی ئەنجومەنی وەزیران بکە پەیوەندی بکە بە وەزیرانێتەوە کە من ئاگام لەم هەموو هەماهەنگی و هاتوو هاوارە هەیە بەڵام واقع ئەوەمان پێڵە کە تا ئێستا کێشەکە بە سەر نەکراوی ماوەتەوە وەکو بڵێ نەخۆشەکە خەریکە گیانەدا جوتیاری ئەم وڵاتی ئێمە تەنها 2 مانگ موسمی ماوەیتە 2 مانگەکە تێپەڕی لە پاشی باران کە پەنێک حەچی بۆ بکرێت تازە فرێ ناکەوێت چونکە ئەوەی تر گیرفانیان خاڵی و مەصرفێکی زۆر و ئەوە دەگەرم لای بەڕێز کاک دکتۆرەگەر بین لای بەڕێستان سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان سەبارەت بە هۆکاری ساغنەبوونەوەی بەرهەمە کشتتوکاڵیەکان ئایا ئێوەکو وەزارەتی کشتتوکاڵ بەرپرسیارین لە هۆکاری ساغنەبوونەوەی یاخود بە پێی یاسا بپرسی بە بازاڕکردنی بەرهەمە ناوخۆیەکان ئەرکی کێ ئەرکیەوەیە زۆر سپاس سەرەتا دەستخۆشی لێوەی بەڕێز دەکەم بە خێراتنی مامۆستای بەڕێز مامۆستا غەریب دەکەم طبعا من لە سەرەتا هاوڕام لەگەر مامۆستای بەڕێز مامۆستا غەریب کە جەنابیان وەکو لیژنەی کشتتوکاڵی بەردەوام لە خەمی جوتیارانی هەرێمی کوردستاندان و بەردەوام لەسەر خەتدان لەگەڵ ئێمە کە چی بکەین بۆی ئەم کەرتە بگەیشتە مەسیرەتی ئارامی خۆی و لەگەڵ بۆچینەکانی ئەویشدام حقیقەتەن پێویستە حکوومەت زۆر بە جددی ئەو 5 وەزارەتێک کە جەنابی باسی کرد لەسەری هەمووشیان سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بێنە سەرخەت زۆر بە جددی بۆی بتوانن کە فعلەن ئێستا کە مدەی ئەم ساڵەکە بەروبوومی ناوخۆ لە هەرێمی کوردستان ڕوو لە زیاد بوون کردێ بە فەزلی خوای گەورە و ئیتر هیمەتی هەموو لایەک ئەو ڕوو لە زیاد بوون ئەو دەستگەرمێک کە ئێستا جوتیاران خەریکینە زیاتر گەرمیکەنەوە ئەو سێکتەرەوە بەرە بژانەوە دەچێ نەیپوچێنەوە بژانەوەکە سەرتاسەری بکەن و وای لێ بکەن کە بکەتە سەرسکەی خۆی تر لەمە دووە ئەم سێکتەرە بتە سێکتەرێکی ڕێیسی بۆی کە حکوومەت هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستانیش بتە پاڵپشتێکی دارایی بەتیم بووێن وەکو مەسئولیەتی چێە کە بەروبوومی ناوخۆی هەرێمی کوردستان بپارێزێ و چێن ئەوانن کە بەرپرسن لە پاراستنی و چێن ئەوانن کە بەرپرسن لە بەرەودان بە بەربوومی ناوخۆ وەکو مامۆستا غەریبیش ئاماژەی پێکرد بەڵێ مەسئولیەتی سەرەکی داڕشتن و دەرکردنی ڕێنمایی وەزارەتی کشتتوکاڵە ینی بەرپرسیەتەکە بەرپرسیارەتی وەزارەتی کشتتوکاڵە بەڵام لە تەنفیسکردندا زۆرێک لە وەزارەتەکانی تریش دەگرێتەوە لە هەمیان سەرەکی تریش کە ئێستا ئێمە پێوی دەناڵێنی بریتێ لە وەزارەتی ناوخۆ یەکە ئیداریەکان کە ئەوان نقاتە گومرجەکان بەڕێوە دەبن
ئەوان بەرپرسی ڕاستەوخۆن لەوەی کە هەموو ڕێنمایەکانی وەزارەتی هەموو قوانین و ڕێنمایەکانی کە لە وەزارەتی کشت و کاڵ دەردەچێت بۆ پاراستن و برەودان بەربوومی ناوخۆ ئەوان جێبەجێ بکەن وەکو نمونە ئێمە مەثەرەن سیستەمی باچکە لە سەرەتای کابینەی نوێ حکوومەتی هەرێمی کوردستان و کابینەی هەشتم جێبەجێ کرا کە خۆشبەختانە ئێستا ئێمەوە لە گفتوگۆی ئەوەدان ئەو بەروبوومە زۆرە چی لێ بکەین ئەگەر بەبییر خۆمان بینە پێش 2 ساڵ پێش ئێستا بەدایان بەرنامە لەسەر ئەوە دەکرا خەڵکیشی زۆر گلەیان ئەوە هەبوو کە دایان گوت ئەگەر بچێتە ناو بازار دەستێک کەرەوز نییە خۆماڵە بێ هەمووی لە سووریا و ئیران و وڵاتانی دەوروبەر دێ بەڵام خۆشبەختانە ئێستا ئێمە لەبرە ئێوەدان کە چی لەو بەربوومە زیادەی خۆمان بکەن دیارە ئەوە لە نەتیجەی گرتنەبەری سیاسەتێک بووە کە سیاسەتەکە تا حەزمێکی باش سەرکەوتنی بەدەستێنەوە بەڵام لە کاتی ئێستاماندا ئێمە کە سیستەمی باج لە هزاریش جێبەجێ دەکەین لە گلەی ئەوە ینی گلەی ئەوە هەیە ئێستا لە نقاتە گوبرجەکان ئەو نقاتە گوبرجانێک کە پەیڕەوی ئەو سیستەمە دەکەن ئێستا خاوبوونەوەک لەوەی بەدەرکەوتووە بەربوومی زۆر داخل بووە بەبێ گومرگ لە بەعزێ شوێن بەبێ گومرگ بە کولی نەبووە ینی شت هەبووە کە مەثەلەن 10 تەن داخل کراوە گومرگ 2 تەن وەرگیراوە بەڵام 100 تەن داخل کراوە ئیلا ئاخری کۆمەڵێک لەو کێشە و گرفتانە هەن کە وای کردو بازارەکانی ئێمە بشێوێنی زۆر باشەکانی توشەویەکی زۆر بین جوتیاری ئێمە زەرمەند بن بەڵێ سەبارەت بە پرۆسەی بە بازارکردن پرۆسەی بە بازارکردن هەرێکیە پرۆسی بازارکردنی جوتیاران ئەوەی کە ئێستا ساغ نەبوونەوەی بەرهەمەکانیان لاستۆی کام وەزارەت بە پلەی یەکەم ئاخر پرۆسەی بە بازارکردن ئێمە ئەوەی کە لە ئەسوی وەزارەتی کوشت و کاڵدا وەکو باسم کرد لە بیدایەت بریتێ دەرکردنی کۆمەڵێک لە ڕێنمایی تاوەکو ئینتاز تاوەکو بەرەمێنان کاتێک کە بەرهەم هات کە چۆ بازار بەتەنیا لە ئەسوی وەزارەتی کوشت و کاڵ نییە کۆمەڵێک لە وەزارەتی تریش دەبێ بێنە سەر خات ئەرکەکە دەکەوێتە سەر ئەستۆی وانیش ئەستۆی وەزارەتی بازرگانی کە بەڕاستی ئەوە دەبێت لە خەمی ئەوە دابن کە ئەو بەربوومە زیادەی ئێستا هەیە چۆن بتوانین لە وڵاتانی دەوروبەر بە بازاڕی بکەن ئەوە ئەستۆی وەزارەتی ناوخۆ و پارێزگاکان و یەکە ئیداریەکان ئەوەیە کە فعلەن ئەوان چاودێری بازار بکەن ئەو ڕێنمایی و ئەو قوانینان کە لە وەزارەتەکەی ئێمە یاخود وەزارەتەکانی کرد دەردەچێ بێن ئەوان بە حەزافیریا تەنفیزی بکەن علوەکان کە تاوەکو ئێستا مالەسەف ئێمە تاکو ئێستا بەرپرسیارەتی علوەکان ئەو گوبرگانی کە ئەو علوانەی کە لە ناو شارەکاندان تاکو ئێستا بەرپرسیارەتی ڕسمی دیار نییە ڕوونیە بەرپرسیارەتی ڕسمی چێ لە ئەستۆی چێدا لە ئەستۆی وەزارەتی ناوخۆ لە ئەستۆی محافظەکانە کە سەر بە وەزارەتی ناوخۆن لە ئەستۆی وەزارەتی بازرگانی یاخۆ لە ئەستۆی وەزارەتی کوشت و کاڵ تاکو ئێستا ڕوون نین و ئایا فعلەن لە علوەکان ئەو ڕێنمانەیە کە ئێمە دەرمان کردوون کە مەثەلەن سیستەمی باز ئایا جێبەجێکراوە بەروبوومانی کە هاتوونێتە ژۆرێ بە باز داخل کراون بێ باز داخل کراون ئەوە پێویستی بە متابعە و مراقەبەکردن هەیە تاوەکو ئێستا بەڕاستی ڕوون نەبووە چێ بەرپرسی ڕاستەخۆی علوەکانە ئێمە لە ماوەی ڕابردوو لە سەرخەتدا بوون و خۆشبەختانە لە ڕۆژی ڕابردویان دوو ڕۆژی ڕابردوو فەرمانێکی وزاری دەرکرا لە بینی ئێمە وەزارەتی ناوخۆ کە لژنەیەکی 4 لژنەی هاوبەش ئێستا لە بینی ئێمە وەزارەتی ناوخۆ دروست کراوە بۆ متابعەکردن و مراقەبەکردنی هەموو نقطە گومرجەکان و علوەکان لژنەیەکی باڵایە لە سلێمانی لژنەیەکی باڵایە لە هەولێر لە دۆهۆک لە گەرمیان ئەو لژنە باڵایە ئەرچی متابعەکردن و مراقەبەکردنی هەموو نقاتە گومرجەکان و علوەکانیشە لۆی هەیە لە هەموو بارێک بپێستەوە کە بزانی بە باز داخل کراوە داخل نەکراوە و ئەو باجەی ئەو ڕێژەی کە هاتووە هەمان ئەو ڕێژەی کە باجی لیستاندرا یاخودنا ئێمە دەمێکە داوای ئەو لێژنەیەمان کردووە دەمێکە لەگەر وەزارەتی ناوخۆ لەسەر خەت بوونە بۆی لێژنەیەکی وا دروست بکرێت تاوەکو بەڕاستی ئێمە درچی ئەو خەتەرەمان کردبوو یان ئەو پەشەوێمان کردبوو کە زووتیاری ئێمەیە یا ئەو زەرەرەمان کردبوو کە زووتیاری ئێمە لەو فترێ تووشی دەبێت بۆیە زووتر ئەمە کەوتبوونە خۆی بەڵام ئەرکەکە بە تەنیا بە ئێمە جێبەجێ نەدەکرا تا دوو ڕۆژ پێش ئێستا ئەو لیژنەیە فەرمانی وزاری بۆ دەرکرا و لیژنەیە لەو ڕۆڕا دەبێت دەست بەکار بێ ئیتر ئەوانش متابعی خۆیان بکەن من پێم وایە ئەگەر ئەوان زۆر بە جددی متابعی نقاتە سنووریەکان بکەن گومرگەکان بکەن علوەکان بکەن بە فترێکی زۆر کەم توانای ئەوان هەیە کە کۆنتترۆلی هاوردە بکەن کاتێک کە کۆنتترۆلی هاوردەمان کرد
ئێمە زۆر بە ئاسانی ناڵێن سەتاسەتی کێشەکان دەتوانین چارەسەر بکەن چکە تو کێشەی بە قاچاق هاتنە ژوورەوە تێ ئەوەش کێشەیەکی گرفتی گەورەیە کە لەسەر شۆستە و کۆڵانەکان یاخود لەسەر شەقامەکان دەفرۆشی ئێمە ناتوانین سەیتر لەسەرەوە بکەین بەڵام دەتوانین نزبێکی زۆر لەو کێشانی کە ئێستا هەیە ئەمە چارەسەری بکەین. بەڵێ سوپاس دەکەم. ئێمە سەبار بۆی کە وەکو لیژنێکی خۆکە بە دوای سووتان کردووە هۆکاری چییە کە ئەو بازی کە وەزارەتی کشتتوکاڵ دایناوە لەسەر بەرهەمی دەرەکی لە خەڵاس سنووریەکان ئەو خۆی جێبەجێ ناکرێت. چاپۆشی هەیە لە مەسلەی ئەوەی کە ئەو باجی کە دانراوە لەسەر بەرهەمی دەرەکی ینی چاپۆشیە لەو کەسانی کە هاوردەی دەکەن؟ بەڵێ بەپێی ئەو متابعی کە لیژنە ئێمە کردومانە کە بەڕاستی لیژنەی کشتتوکاڵ نەوەستاوین چونکە ئازانین ئەم خەمی کردی کشتتوکاڵە خەمی جوتیاری وڵاتە خەمێکی گەورەیە و خەمێکە لە خەمی فەرمانبەر و چینی مامۆستا بەڕاستی منەڵەم گەورەترە چونکە چینێکی ڕەشوڕوود ماندوو دەستقڵی شاو لەبەر تیشکی سووری هەتاوە ڕنج ئەدەن چاوەڕێ ئەکرێ گیرفانی خۆشیان ئاودان بکەنەوە و ئەم وڵاتەش ئاودان کەنەوە بەڵام کە خەمەکەوای ئێمە نەمانتوانیوە بوەسین لەگەڵ ئەو دۆخی کە بەسەر پەرلەمانی کوردستان هاتووە کە هەندێک لە لیژنەکان بە تەواوەتی کاریان وەساوە بەپێی ئەو متابعانەی کە ئێمە کردومانە کە لە نزیکەوە سەردانی عەلوەکانمان کردووە بۆمان دەرکەوتووە کە دوو جۆر لەو هاوردانە دێتە ناو عەلوەکانەوە با بڵم سێ جۆرێکی پەیوەندی هەیە بەوەی کە لەگەڵ بارکردنەکە وەکو بەڕێز کاک دکتۆر خالص ئاماژەی پێکرد هەندێکی شتێک بارەکە لەگەڵ شتێکی ترا و ئەو شتیان باجەکەی دات و ئەوکەی تری ئەشاریەتەوە جا لەژێر بارەوە بارەکرێت ئەمە بەشێ لە گرفتەکەی بەشێکی تری لە گرفتەکە ئەوەیە کە وڵاتی ئێران کاتی ئەمە ئەمێرێتە ئەمدی و پشتیوانی جددی جوتیارەکانی خۆیەکە و زەمانەتی تەسویقی جوتیارەکانی خۆیەکە کاتی ئەم بەرهەمە لە خۆی زیاترە و ئەنێریێتە وڵاتی کوردستانی ئێمەوە لە خاڵە سنوورەکە 250 دینار لە کابرای تاجر وەرەگیرێت کەچی هەنە لە علوەی سلێمانیدا بە 400 دینار باشە 150 دینار بۆ کابرای فەلاحی ئێران و بۆ گواستنەوەی تا سنوورەکەی تا سنووری ئەوێ و کابرایەکی تاجری ئیسفادی لێ بکاو لێەوە نەقڵ کرێ بۆ کوردستان بۆ علوەی سلێمانی و لێرەش کابرای بەقاڵی سلێمانی ئیسفادی لەکە 150 دینار ئەمێنێتەوە بۆ ئەم 150 دینارە دەری ناهێنێ بۆ ئێرانیەکە بەڵام ئێران پشتیوانیەکە و گرنگەوەی بازاڕێ بدۆزێتەوە بۆ ساختکردنەوەی بەرهەمەکانی خۆی ئەمە بەشێکی دووەمی گرفتەکەی بەشی سێهەمی سنووری عێراق لەگەڵ ئێرانە بەشی حکوومەتی ناوەندی بە تایبەتی مەرزی منزریە کە چەند ساڵە ئێمە پێوەی ئەناڵێنین ئەو بەرهەمانە لێو بە ڕسوماتێکی کەم داخلی ناو سنووری حکوومەتی عێراقی ئەکرێ دوجار لە ڕێگەی خاڵ بەبێ باش دوای داخلی ناو هەرێمی کوردستانەکرێت کە تا کە ڕێگریان لێ بکات ینی بەبێ باس لە سنوورەکان مەسەرەن بێنە هەرێمەوە گرفتەکە ئەوەیە کاتێککە پێی ئەزانرێت کە ئەمە لە حکوومەتی عێراقیەوە هاتووە لە مەرزی منزریەوە داخل بووە لە مەرزە ڕسمیەکانی هەرێمی کوردستانەوە داخلی ناو کوردستان نەکراوە ئەو تەماتە ئەو شووتە ئەو پەتاتە ئەو پیازە دوای ئیجرعاتی ناکرێت لەمە بەدەستی بازەکان نیە بۆ منەوە بازگانەی کەلەوەوە دێت ینی ئەو بە باجەکە جێبەجێ من پێم خۆشە جەناب بدەم پرسیاری بازگەکانەکەی گەر باوەڕم پێ بکە هەفتەی پێشوو ئێمە کە سەردانی کەلارمان کە چوونە علوەی کەلار و چوونە مەرزی پەروێزخان بۆ بەدەوەداچوونی ئەم کەیسە لە سەیتەرەکەی دەربەندی خان دابەزین لەو برادرانمان پرسی کە کاری سەیتەرەکە بەڕێوە بن ئاسایش و پۆلیس لێمان پرسین ئێوە چه تعلیماتێکتان بۆ دابەزی وەکو ئەم سەیتەرە شتێکە لە حکوومەتی عراقیەوە داخل کرابێت شتی ئێران و بەسمان مەرزی منزریە بوو بە تەحدید ئێوە ڕێگەی پێ ئەدەن لێرەوە بچێ بۆ سلێمانی وتی ئەی بۆ ڕێگەی پێ نادێن ئەوتمان مەمنوع نییە وتی هیچ تعلیماتێکمان بۆ دانەبەزیوە چوینە سەیتەرەی بەردەسووری قەراغی کەلار کەەوە جەناب ڕەنگە بزانی و جوتیارەکان باشەزانن لە سەیتەرەکە بە هەمان جۆر پرسیارمان کرد لەو برادرانی ئاسایش وتمان چه تعلیماتێکتان بۆ دابەزیوە شتێک لە مەرزی منزریەوە هاتبێ لێرەوە تێپەڕێ بەرەو سلێمانی وتی ئەرە وڵاتی هێپەڕێ وتمان بۆ نایگەڕنەوەتی کاکە هیچمان پێ نەوتراوە ێ باشە ئەوەی ساڵ درەنگەوە ترچونە مانگی نۆ تا ئێسێم سەیتەرانە ئاگادار نەکراون چ بەرەو بۆ مێ تێپەڕێ و چی تێنەپەڕێ کامە منەفێسەکەی دیاریە و کامە باجی وەرگرا و کامە لێ و تەنانەت لە علوی سلێمانیە کە دەسەگیرێ بەسەر لۆریە شووتی یان تەماتە یاچی کە بەبێ باشاتوە دەستیان تێکەڵە بێ لە بینی قایمقامەتی قەزای مرکز و لە بینی گومرکی سلێمانیە نازانن چی لێ بکەن لە کاتێکا وەزارەتی کشتتوکاڵ هاوارەکە ئاڵم بە یاسای تەهریب معاملە ئەمە بکەن کابرایەکی تاجر یاساشکێنی کردووە تعلیماتی ئەنجومەنی وەزیرانیش کاندووە کە یاسای باجە ئەبێ داهاتەکەی بۆ وڵاتەکەی و خزمەتی بە جوتیاری وڵاتەکەمانەکە بەڵام دەستیان تێکەڵە بێ نازانن چی لێکەن یەکی ئەڵێ بگەڕینەوە بە مەرز یەکی ئەڵێ گومرکیکەین یەکی ئەڵێ مسادەریکەن سەریان لێشەوە نازانن چۆن معاملە ئەمە بکەن تا ئێستا عیلاجی بنەڕەتی ئەمانە نەکراوە لە کاتێکا بەپێی یاسا و تعلیماتەکان ئەمە ڕوونە چۆن معاملەی کابرایەکی تاجری ڕوونە ئەبێ گومرک کرێت ئەبێ گومرک 250 لێ بسەندێ هەندێک گومرکیەکەن ئەڵێن حکوومەتی عراقی مەسەلەن 100 دیناری لێوەرگرتووی مە 150 تری لێوەرەگرین کە ئەمە بەڕاستی ئەمە حیلە شەرعیە لەگەڵ کابرایەکی تاجری لەو جۆرەکرێ من لێرەوە ڕائەگەێنم ئەگەر ئەم حکوومەتە بە تایبەت لیژنەکانی قایمقامێت کە لە علوەکانە ڕۆڵ ئەگەێڕن و هەندێکیش ماندوون
ئەگەر سزایی چەند تاجرێکی لەو جۆرە بدەن کە ئەم یاساشکەینەکە ئیتر ئەبێ بە عیبرەت بۆ خەڵکی تر بەس من بە جەنابەت بڵم تخوا ببوورە بە ئەمە ئیزافەکە لە سەردانێک لە یەک لە سەردانەکانمان بۆ علوێ سلێمانی کە لەگەڵ لیژنەکەی کۆبووینەوە ئەو لیژنەی کە پێوترێ لیژنەی قایم قامێت کە لە چەند چینێک پێکاتوە ئاسایشی ئابووریتیایە چاودێری بازرگانی تایە نوێنەری کشتتوکاڵی تایە کە لەوێ دەوامەکان وتمان لە سعات چەند بۆ سعات چەند ئێوە داوامەکان وتیان لە 6 بەیانیین وتمان تا سعات چەند وتیان تا 8 بەیانی ئەی دوای 8 بەیانی وڵای من داوامی ترمان هەیە ئەڕۆین کەواتە لە 8 بەیانی هەتا 6 بەیانێکی تر 22 سعات علوێ سلێمانی خاوەنێکی نییە کەس بپرسێتەوە لەم قاتعانە بڵێ ئەمانە لەکوێ هێناوە حتا خۆیان پێیان وتیان لۆریەکە لە دەری ئەلۆکەیە ئەوەسێ کاتێک کە ئێمە ڕۆشتینەوە خۆی کا بەناو ئەلۆکەیە کاکە ئیشی ئەلۆوە ناڕۆ بەڕێوە یعنی ئەم حکوومەتە ئەبێت چاودێریکی جددی ئەلۆکانی ببێت چونکە ئەمە سنتەرێک باشە زۆرەکەی لێوە تەوزیع خەڵە سنووریەکان چاوپۆشیە لە سەرمایه‌دار بە پاڵپشتی حیزبی بۆی کە باجی کە وزارەتی کشتتوکاڵ مەسەڵەن داینەوە جێبەجێ نەکرێت زۆر جار ئێمە ئەم گلەی و بناشتە لەلایەن خەڵکێکی جوتیارەوە یان خەڵکی تر کە بازرگانیەکەن لە سنوورەکانە پێمانەوترێ بەس بەڵگەیەکی مەلموس و قەتعی نەکەوتۆتە بەردەستمان بەڕاستی کە ئێمە بتوانین بە دوایە بچین و بیدێن بە داواکاری گشتی هیچمان نەکەوتۆتە بەردەست بەس ئەوترێت لێرە و لەوێ ئەوترێ و پێماڵین کاکە ڕقەمی سیارەمان بنێ ناوی نووسینگەکەمان بنێ بەڵام کابرا ئەڵێ من چیمە لەم جێچەڵە خۆم تووشی ئەوە ناکەم بەس پێدان ئەڵەم شتێکی وایە بەس بە شتێکی وا دیارە لە ڕوو قانونی و مساخکردنەوەی بەڵ سوپاس دەکەم کاوی تۆرە گەر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی ئەوەی کاک مامۆستا غەریب باسێک سەبارەت بەوەی کە بۆن لە بازگەکانی ئاسایشە تا ئێستا ڕێنمایی ناتۆ بۆی کە باج لە سەربەرەمی کشتتوکاڵی دابنێ ئێوەکو دڵێ وەزارەتی کشتتوکاڵ کە 2 ساڵە مەسەلەن بۆ یەکەمی جار سیستەمی باج پەیڕەو دەکرێت ڕێنماییتان ئاراستەی لایەنە پەیوەنددارەکان نەکردووە بۆ حکوومەت و لایەنە پەرەکە بۆی لە هەموو شوێنێگە و لە بازگەکان و لە خاڵە سنووریەکان پرسی باج جێبەجێ بکرێت ما بە تاکیت هەرچی ڕێنمایەک دەرکراوە تعمیم کراوە ڕاستەوە خۆیانی لە ڕۆژی دەرچوونی تعمیم کراوە بۆ نقاتە گومرجەکانش هەموو ڕەوان کراوە بێزگەلەوەی کۆنگرێ ڕۆژنامە نووسیش لەگەهات بڕیارێک ئێمە کە دەرما کرۆ کۆنگرێ ڕۆژنامە نووسی گرێدراوە و سیستەمی باج ئەوە نوێنی ینی 2 ساڵ ئێمە پەیڕەو دەکرێت ینی عجب لەوەیدا کە فعلەن بەعزێ لە سەیتەرات بنە وڵای ئێمە هیچ شتێکمان پێ نەگەیشتووە بێزگەلەوەی ما بەڕاستی بە نووسراوی ڕسمی وەکو مامۆستا غەریبیش ئێستا ئیشارەتی پێکرد ئێمە بەنووسراوی ڕسمی ڕقەمی سارەکانیشمان داوەتە وەزارەتی ناخۆ کە لە فلانکە سەیتەرا ئەو سێ کامیۆنە ئەو سێ تڕێلە لۆریەکە داخل بوون ڕقەمی سارەکانیشمان داوە نەکرد پێمان گوتونە کە مەثەڵەن ئێوە ئیزراتان نەکردووە و خەڵک بە سەیتەرەکان ئێوە داهات و ئیزراتان نەکردو نە بە تەحدید پێمان گوتون کە ڕقەمی سارەکانشمان پێگوتونە لە چ وەختێکیش کە داخل کراوە بە پێش چاوی سەیتەرەکانیش داخل کراوە بەڵێ فعلەن لە سەیتەر لێرە و لێوە لە سەیتەرەکان خاوێکی زۆر بۆ مۆزوعی دیارە اینجا نازانین ئەساسی ئەو خاویە چیە عەمدەن ئەوانە وا دەکەن کە فعلەن بەربوومی ناوخۆ بشتێ یاخود ئەوە تعاملی شخصیە و لە سەیتەرێک کە تا سەیتەرێک لە گومرجێک کە تا گومرجێتتر فەرقی هەیە ئێمە بەڕاستی بۆ ئەو بابەتە وەکو تازەش ئاماژەم پێکرد ئەو لیژنە باڵایی کە ئێستا لە بینی ئێمە و وەزارەتی ناخۆ پێکێنراوە ئێمە لە هەر لیژنەیەک دوو نوێنەرمە هەیە یەک نوێنەری وەزارەتی ناوخۆی ئێمە ئەو جارە بەڕاستی نوێنەری خۆمان زیاتر داناوە بۆی بۆ زیاتر بۆ خۆمان متابعی مەسەلەکە بچووکە بۆ خۆمان دەزانی ئێشەکە لە چێە خەلەلەکە لە چێ پەیدا بووە ئەو لیژنەیە بە تەسەووری من ناڵێم کۆی کێشەکان هەمووی حەل دەکا بەڵام ئەگەر لیژنەیەکی فعال بێبێڵن ئیش بکە ئەوە کێشێکی زۆر لە بەرەوچی ئێمە دەکاتەوە نزبێکی زۆر باشیش دەتوانی برەو بە بەربوومی ناوخۆ بدەوە ساری بەربوومی ناوخۆش بتوانانی منافەسەی هاوردەی دەرەوە بکبەتە ئەکید زۆر باش ئەوەی کە بەرەز وتت چاوپۆکی کراوە لە خاڵە سنووریەکان لە مەسەلەی ئەوەی کە هەر بازرگانێک کە بەربوومی دەرەکی هاوردە دەکات چاوپۆشەکە چۆن بووە بۆ کەسانی حیزبی لە پشتەوە یا خۆکارەکەی چیە کە ئەو چاوپۆشە کراوە لە خاڵە سنووریەکان کە باجەکە وەکو پێویست لە هەموو مەسەلەن ئەو بارێکە دیگواستنەوە نەیدەن باجەکە وڵاهی من نازانم بڵم کەسانی حیزبین ئەوانەی کە ئێستا تاجری ئەو لە وڵاتە بەڵێ بە تاکید کەسانی حیزبین کە تاجرەکانی وڵاتە هەموو خەڵکی حیزبین بەڵکە خەڵکی ئیداریشن زۆر جار لە حکومەتدا کابرا پۆستێکی باڵاشی بەڵام لە هەمان کاتیشدا تاجرە یان سیاسێکی زۆر باریزە و تاجری شەو جاخۆ تاجرەکانی وڵاتەیە هەموو سیاسین
یان وەکو زۆر زار جەنابی وەزیر دەفەرمیان پلەدارە یان پارەدارە یان پارەدارە بە تەکیل خۆ خەڵکی فەقیر نییە بەڵام وەکو مامۆستا غەریبیش فەرمی ئێمە بەڕاستی بەڵگەی مەلموس بڵێن وڵای فلان کەس لە فلانکە نقاط هاتووتە ژۆرێ لە فلانکە گومرگا هاتووتە ژۆرێ و ئێوە ئیجراعاتی کاملتان لەگەڵ نەکردووە ئەو بەڵگە مەلموسانەمان لەدەست نییە بەڵام بە زۆر شێوە سەرپێچی دەکرێت یەک لەو شێوانە کە مثلەن 100 تەن بارێک 100 تەن دەینێت گومرجی 10 تەنی لێ وەردەگیرێ باقیت کە دەلۆبەی دەنووسێ 10 تەن و بەڕێ دەکرێت بخۆش لە خۆیدا 100 تەنە یاخود مثلەن تەماتە دەینی سەری دەکاتە پەتاتە یاخود پەتاتە دەینی سەری دەکاتە تەماتە حەسەب زۆری ئەو گومرگانی کە لە چ وەختێک گومرج لەسەدا دەندرێ ئیتر زۆرشی زۆر بابەت هەن ئێستا لە نقاتە گومرجەکان توانێت ئەوان هەیە کە خەڵک لەوانە فێربوونەکە بەربوومەکان داخل دەکەن بە هەمە زۆری لە مەحسڵەی نهایی ئەوەیە کە سیستەمی باچ وەکو خۆی جێبەجێ ناکرێت ئەو سیستەمەکە وەکو خۆی جێبەجێ نەکرا فعلا لە ئیران کابرا پاڵپشتی دەکرێت لە تورکیا پاڵپشتی وڵاتان دەوروبەر ئەوان پاڵپشتی جوتیاری خۆیان دەکەن چیلۆی تەماتە لایوان بە 150 دینار دەتوانێت هاوردەی ناو وڵاتی ئێمە بکەن و ئێمەش بەڕاستی جوتیاری ئێمە توانێت منافەسەکردنی ئەو سعرە نزمەی نییە بۆیە بازارەکانی ئێمە بەڕاستی تووشی ئەو پەشێوە دەبن کە ئێستا لە بازە شوێن تووشی پەشێوی بووە ئۆباڵی سەرەکیش ئێمە لێرە ڕای دەگەین ئۆباڵی سەرەکی لەسەر وەزارەتی کوشت و کاڵ نییە ئۆباڵە سەرەکیەکە لە نوقتە گومرجەکانە کە ئەوان بەڕاستی دەبێ وەزارەتی ناوخۆوە دەبێ مدیری عامێک گومرگ ئەو فەرمان و ئەو ڕێنمانی کە لە وەزارەتی کوشت و کاڵ دەردەچێت تعمیمێکا بەسەر نقاتە گومرجەکان و نقاتە گومرجەکان وەکو خۆی جێبەجێ بکات چونکە بەڕاستی ئەو سەروەتێکی نیشتیمانیە دەبێ واش ئێمە تعاملی لەگە بکەن کە چۆن ئێمە وەک ئێستا لە شەڕی داعشدان بەڕاستی ئەوەشی چی لە کەمتر نییە لە شەڕی داعش کە ئێمە نقاتە گومرجەکان خاڵە سنوورەکان بکرێتەوە بەسەر بەروبوومی وڵاتانی دەوروبەر بە مەبەستی شکاندنی بەروبوومی ناخۆ و بە مەبەستی ئەوەی کە جوتیارانی خۆمان بەڕاستی ساردون لەسەر جەرگە کوشت و کاڵیەکان لەو پاش ئێمە چەرگە کوشتارەکان وەکو پێشتر وێران بێ بەڕاستی ئەوەش ئەرچێکی نیشتیمانی هەموو لایەکە کە هەست بە مەسوولیتێ بکەن وەوە شەڕێکیشە تەنیا ئێمە لێ بەرپرسنین وەکو وەزارەتی کوشت و کاڵ بەڵکە وەزارەتی ناوخۆ وەزارەتی تیجارە خودی سەرۆکایەتی حکوومەت سەرۆکایەتی هەرێم ڕاگەیاندن پەرلەمان هەمووی لێ بەرپرسین لە پاراستنی ئەو ئەرکە نیشتیمانی لە پاراستنی بەربوومی ناخۆ برەدان پێی بەڵێ زۆر بە کورتی کەواتە ئێستا ئەوەی کە بەرهەمی قاچاغ لە دەرەوە بەرهەمی دەرەکی دێت بۆ مەسلەی ئەوەی کە بەرهەمی ناوخۆ بۆ هۆیەوە دادەبەزێەوە لە خاڵە سنووریەکانی ئەگەر باز نەبێ ئێوە لی بەرپرسیارنی نەخێربەتەکیت لێ بەرپرسیار نین بەڵام وەکو ینی ئەرچێکی شەرعی ئێمە لەسەرمانەکە بەردەوام متابعی بکەین و لە خەمی جوتیارانی خۆمان دەمەکو کە چۆن لە خەمیشیان دەبووین بەردەوام لە خەمی ئەوان بووین ئەگەر لێرە لێ ببینین کە فعلەن سەرپێچی بڕیارەکانی وەکو خۆیان جێبەجێ ناکرێ ئێمە ئیعلانی بکەین و مشورخۆری بین و بە دوای دابچین بزان لە چێ گرفتەکان لە چێ چارەسەری بکەین کە تاکو ئێستاش ئێمە وەمان کردووە سەبارەت بە حکوومەتی عێراقی کە زۆربەی کێشەکان ئێستا لە فعلەن وەکو مامەستاش فەرمی لە نقطەی گومرجی منزوریە کە لەوێ داخلی ناو شارەکانی هەرێمی کوردستان دەبێت کە لەوێ سیستەمی باچ بە باجێکی زۆر کەم داخلی هەرێمی کوردستان دەبێت ئێمە لەگە وەزارەتی ناوخۆی حکوومەتی لەگە وەزارەتی کوشت و کاڵی حکوومەتی عێراقی فدرال دانیشتوین ڕێکەوتنمان کردووە کە ئەو بەربوومانەی کە لە وڵاتانی دەوروبەر داخلی سنوورەکانی عێراقدا من لە شارەکانی خواردن هاوڕاستی عێراق بۆ ئێمە دێتەوە ئێمە چۆن بە پێی ئیزراعاتمان تەعاملیان لەگەڵ بکەین ئەوان ڕازی بوون لەسەر نقطە بەڵام کێشەکە لەوەیدایە کە فعلەن نقاتە گومرجەکانمان لە بینی لەو سەیتەرانێک کە لە بینی ئێمە و حکوومەتی عێراقدان ئەوان ئەو نقاتانە بەڕاستی نقاتی پتەونین خاڵی گومرجی پتەونین ڕێنمایەکان وەکو بەجێ ناکەن بۆیە زۆربەی کێشەکان ئێستا لە حکوومەتی عێراقی و لە دروست دەبێت ئەگەرنا ئەو نقاتە سنووریان لەگەڵ ئیران و هەن ینی هەرێمی کوردستان بە ئیران و تورکیا دەبەستنەوە تا ڕادەیەک توانراوە سەیتەرە لەسەر بکرێ کێشەی هەرە گەورەمان ئەو نقاتە گومرجانن کە لە بینی ئێمە و حکوومەتی عێراقدا هەن. بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک وەردەگرین دواتر دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە.
دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزت مامۆستاگری بگەڕین و لای بەڕێستان باس جگە لە وەزارەتی کوشکەڵ باس لە ڕۆڵی مەسەرەن وەزارەتی ناوخۆ و مەسەلەی وەزارەتی دارایی و وەزارەتی مەسەلە بازرگانی ئەوان دەتوان چ ڕۆڵێک بن لەسەر سەرکردنیان پرسە. بەڵێ گومانیتیان یە کە وەکو سەرەتاوتم کابینەی ئەنجومەنی وەزیران منزومەیەکە هەمان پەیوەندیان بەیەکەوە هەمووشان پێویستیان بە هاوکاری یەکتری هەیە بۆی کارەکان ڕایی بکەن. وەزارەتی بازرگانی کاری ڕێخستنی تەسویقە بۆ جوتیارەکان بە بازارکردن بڵێ کاری مەسەلەی تەسویق تەنانەت لە بینی مفرد و جملەیە کاتێ لە علوەکە ئەفرۆشتێ و متابعی ناکات لە کۆڵانە مەسەلەن سنووقێ تەماتە ئەکڕێ بە 1000 دینار بە 2000 دینار کیلۆیە تەماتە ئەدا بە 1000 دینار یا دوانیەدا بە 1000 دینار یعنی جوتیارەکە چەندی قازانجێ کردووە کابرای بەقاڵ کە دەستفرۆشە سی ئەوەندەی ئیسفادە لێ کردووە لەگەڵ ئەو هەموو ڕنج و مەصرفەش کە جوتیارەکە کردوێتی کە ئەم مەصرف ناکات لە پێناویە. وەزارەتی بەنمونە بڵم دارایی کاری وەرگرتنی گۆمرکەکە عیدی ئەوانە ئەبێ ئەوان ئیجرعاتی خۆیان بکەن کامە زۆر جارێمە گرفتمان بووە کە سەردانی سەیتەرەکانەکەین ئەبینین مەسەن کەرنتینێک شت و کاڵێڵە ئیشی من نییە کە من ئیجرعات کەم لە وەرگرتنی باجەکەیە ئەبێ لێرە نقطەیەکی گومرکی لێبێ هەتا ئێستا نقطەی گومرکی بانی مەقان هەتا ئێسێن ئەو سێ نقطەی گومرکی کە قەرارە لە سنووری گەرمانە دروست بکرێت دوای هەوڵ و تەقالایەکی هەموو لایەکمان بۆ ئەوی پارە سەر بکرێ بۆی تا ئێسێ لە دەسی و چاوەڕێیە ماوەتە نقطەی گومرکی لەوێن ئەم بانی مەقانە تا ئێسێ نقطەی گومرکییان بەڵکاتە وەرگرتنی پارەی باج ئەرکی وەزارەتی کشتتوکاڵ وەزارەتی داراییە بە بێگومان ئەریشی ئەوانە و پارەکاشێتەوە وەزارەتی دارایی و دوجارێش نقلی ئەوێ ئەکرێتەوە. بەڕاستی من ئەوە بڵێم بە جەنابەت و بینەرانی بەڕێزی ژویان لێبێ ئێمە ئەو کاتێکە لە پەرلەمان بووین ئەم لیژنەی کشتتوکاڵە ماخۆلانی ئەوەمان بوو بجێ وەزارەتی کشتتوکاڵ زیاد بکەین لە هەوڵ و تەقالایەکی زۆر جدیا بووین خەریکی حتا دروستکردنی لۆبیەک بووینە ناو پەرلەمانە کە ئەگەر یاسای بودجەهاتە ناو پەرلەمان بتوانین بجێ وەزارەتی کشتتوکاڵ زیاد بکەین تا بتوانین ئەم کەرتە بێتە سەر پێی خۆی بەڵام نەبوو جەما و نە پەرلەمانیژماوە خۆمان بینیمان وەزارەتی کشتتوکاڵ کە پارەی پێ نییە بتوانێت پشتیوانی جوتیارەکەکە بە سەماد و بە پێداویستەکانی تر تەنها یەک شت ماوەتەوە مەسەلەی تەسویقە کە بەرهەمی جوتیارەکە ساغ بکرێتەوە جوتیارەکە بە گیرفانی خۆی باوەڕ بکە زۆربەی بە قەرز لە بازار حەچی پێداویستە کڕیوێتی لە تۆی محەسن کڕیوێتی بە جووتەکەی بە پارەی قەرز کردووە دوجار ئەو هەموو مەصرفی بەڵام بەدارێکراوی وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی مەسەرەن بازرگانی وەزیری کشتتوکاڵ بازوەکە کە ئێمە مەسەرەن بودجەمان بۆ دابینەکرا بەڵام مەسەلەی بە بازارکردنەوە و بازوەکە کە ئەرکی وەزارەتی بازرگانیە مەسەلەی بە بازارکردنەکە ئەرکی وەزارەتی کشتتوکاڵ یان بازرگانیە. برای بەڕێزم وەزارەتی بازرگانی لە گۆشەیەکەوە مەسەلەی تەسویق لە ئەسوێدایەتی وەزارەتی ناوخۆ پۆلیس و ئاسایشەکان کە تعلیمات لێو بۆیان نەچێتەوە بێت چاودێری بکرێن لە ئەسوی ئەوانیان کە ئەبێ غەش نەکا کابراکە لەو سێتەریا دانیشتووە و ئەبێ تعلیماتی لە لابێک کە بزانێت چۆن مامەڵی بارێکەکە کە لێو تێپەڕێت وەزارەتی دارایی مەسەلی گۆمرکەکە ئاماژەم پێکرد وەزارەتی پلاندانان بە پلانی هەبێ بەوە و کاروباری کشتتوکاڵی ئەم وڵاتی ئێمە وەزارەتی کشتتوکاڵیش لە هەمویان خەمەکە گەورەتر کە یەخی ئەم وەزارەتەی گرتووە بە بڕوای من ئەکامڕۆ داواشمان کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەپەلا داوای لێ یەکەم جارێکی تر لەم کەناڵی جەنابتانەوە کۆبوونەوەیکی ئەنجومەنی وەزیران ڕێک بخات تایبەت بە مەسەلەی گرفتی جوتیارەکانی ئێستا مەسەلەن ئەمە حکوومەتە سێ ساڵە مەسەلەن هیچ بودجەیەکی بۆ وەزارەتی کشتتوکاڵ مەسەلەن بۆ پاڵپشتی جوتیاران دابین نەکردووە ئەوان بابەتێکی ترە ئەوان بابەتێکی چێ بەرهەمەکە پێگەیەوە بەس نافرۆشتێ گرفتی ئانی و ئەم سەعاتێ سێ ئەم نەخۆشە خەریکە گیانەدا عیلاجی بەپەلە چی بکرێت من داوا ئەکەم ئەنجومەنی وەزیران کۆبێتەوە ئەگەر کۆ نابنەوە بەهۆی هەر گرفتێکە هەموو لە ئازانی گرفتەکان چین داوا ئەکەم ئەو 5 وەزیرە کۆبوونەوە کە معنین بە مۆزوع ئەگەر ئەوەش ناکرێت داوا لە وەزیری کشتتوکاڵەکەم سەردانی پارێزگاری هەولێر بکات لەگەڵ کۆ ببێتەوە سەردانی پارێزگاری سلێمانیکە لەگەڵ کۆ ببێتەوە کۆبوونەوە ئەم کۆبوونەوەوانە ئەتوانن لیژنەکانی پارێزگارەکان چێمەسەر لەو پرس لە هەردوو علوەکەی سلێمانیش و هەولێریشە لیژنەی قایمەت هەیە کە لەوێ دەوامەکەن ئەو لیژنانە ئەکتیڤ بن بەشێکی زۆر لەمە چارەسەر دەکرێت کە ئەمان خۆیان هاواریان ناڵن کاکەەوە نقطە گومرکەکان بگرن و سنوورەکان بگرن و خاڵە سنوورەکان نێڵن شتی لێەوە بێ کە هاتەناوە تازێن پێمان چارەسەر ناکرێت باشیان پێ چارەسەر دەکرێت ئەگەر بتوانن ئەوان ئیجرعاتکەن لەگەڵ ئەو تاجرەی کە یاسایشکاندووە باوەڕ بکەن 4 تاجر داخ بکرێ ئەوەکەی تری ئیتر یاسا ناشکێنێ و بەم جۆرە جوتیاری ئەم وڵاتیشی کێکە تاجرەکان داخ بکات بۆی سەرپێچی یاسایان ئەوەی کە من ئەڵێم ئەوەی کە سەرپێچی یاسایی کردووە ئەو لیژنەی قایمەتە کە ڕۆژانە ئەبێ لە ناو علوەکانە دەوام بکەن کاتێکاچێتە دەمەکە ئاماژەم پێکە جەناب ڕەنگە بیرە چوو بێ عەرزم کردی لە علوەی سلێمانیە تەنها 2 ساعت دەوامەکرێت لە 24 ساعتەکەی شەو ڕۆژە کە ئەمە قسەی ئەو بەڕێزانەی کە لەگەڵیان کۆبووینەتەوە یعنی ئەویش دنیای سەرقاڵی تری هەیە ئەش بۆ خۆی معانات و کێشەی هەیە کە بەڕاستی
ئەم حکوومەتە سست بووە سستیەکە وەکو جستەی مرۆڤێکی لاتوە شەلل دابێتی لە لایەکی بە حاڵ جوڵی ماوە نوزەیەکی قسەکردنی تیاماوە ئەگینا حکوومەت دەگەر حکوومەت داریکە چۆنە بە حاڵی بازارەکانی وابێ چۆنە بە جوتیارەکەی ئاوە هاوارکە لە لای ترەوە کەم ئەندام هاوارکە لە لای ترەوە فەرمانبەر هاوارکە ئەم وڵاتە بەجارێکە لە سکەی خۆی دەرچووە ئەنجومەنی وەزیران ئەبێ کۆ ببێتەوە کاتێ ئەبینێ جوتیار هەڵەزنێ بە لۆریەتەماتی ئێرانە کە دێتە ئەم وڵاتەوە ڕژێتە سەرجادەکە من لە هەر وڵاتێکی ترا بێ کارەساتەکە ئەبێ بە پەلە حکوومەت بێتە سەر سپاس دەکەم مامۆستا کاوی تۆرەگەر بگرێمەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە ئێوە مەسەرەن چتان کردووە بۆ هاوکاریکردنی مەسەرەن بە بازارکردنەکە وەکو وەزارەتی کشتتوکاڵ سەبارەت بەوەش کە حکوومەت ئایا داوەتان کردو بە فەرمی کە پێشتر باز لۆکرە کە مەسەرەن 3 ساڵە نە هیچ بودجەیەکی بۆ پاڵپشتی بەرهەمی ناوخۆوە هیچ بودجێکیشی بۆ وەزارەت دابین ئێوە داوەتان کردووە کە بودجەتان بۆ دابین بکرێت بەڵێ بە تاکید داوا کراوە بەڵام حالی حکوومەت ئێستا لای هەمومان ڕوونە نەک بودجە بۆ وەزارەتی کشتتوکاڵ بەڵکە بۆ هیچ وەزارەت تشکە دابین نەکراوە بەڵام ئەوەی جێداخە لە ساڵانی ڕابردوو کە حکوومەتی هەرێمی کوردستان بودجێشی زۆر زەبەلاحی هەبوو بەسەر وەزارەتەکان و بەسەر سێکتەرە جیازیەکان دابەشی دەکرد و پارێکی زۆر تەخشان و پەخشان کراوە لە وڵاتی ئێمەدا لەو هەرێمە ئێمەدا لە باشترین حالەت کە لە 2013 بودجەی وەزارەتەکان دیاری کرابوو بودجەی وەزارەتی کشتتوکاڵ لە کەمترین ئاسیدا بۆ 1.9 لە کۆی بودجەی گشتی هەرێمی کوردستان کە ئەویان ئەگەر مقارنەکە بە کەمترین ئاسی ستاندەری نێودەوڵەتی فەرقێکی زۆرمان هەیە لەگەر ستاندەراتی نەک نێودەوڵەتی ستاندەراتی دەوروبەری خۆشمان تەماشا بکەین فەرقێکی زۆر شاسعمان هەیە لە بینی بودجێ وڵاتانەی کە کشتتوکاڵیش نین بەڵکە سەرقالی غێری بابەتی کشتتوکاڵین زۆر وڵاتی سناعیە بەڵام تەماشایکە ئەو بودجێکە بۆ کارتی کشتتوکاڵ تەرخانی کردو زۆر زیاتر لەو بودجێ کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو بۆ کارتی کشتتوکاڵ تەرخانی کردووە ئێمە لە سەرەتای دەستپێکی ئەو کابینەیە وەکو مامۆستا غەریبیش ئاماژەی پێکردووە لەژنەی پەرلەمانیش چەندان جار کۆبوونەوە کرا و یاداشت نووسراوە کە ئەگەر باز بێتە سەر باسی بودجە ئێمە زەختێکی زۆر بکەین کە بودجەیەکی شایستە بۆ ئەو کەرتە تەرخان بکرێت تاکو ئەو کەرتە بژانەوێکی فعلی بۆ خۆ بینی و بتوانین کە فعلەن جێگرەوەی کە کەرتی نەوت بێ و توانێت ئەوەیە بکە کارتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان منافەسەی بازار بکە لە وڵاتانی دەوروبەرش نەکە لە ناوخۆ سەبارەت بە بازارکردن ئێمە ئەوە وەزعی بازارکردن ناوخۆ ینی ڕێنمایی ئەگەر بە ڕێنمایەکانی وەزارەتی ئێمە بێ تا حدێکی زۆر باش ئێمە توانیمانە سایتەرە لەسەر ئەگەر ڕێنمایەکانمان تەرفیز بکرێ دەتوانانی سەتەرە لەسەر بەروبوو ناوخۆوە چۆنێتی بە بازارکردنیش بکرێ بۆ بازارکردنی لە دەروەوەی وڵات ئەگەرچی ئەوە ئەرچی سەرشانی وەزارەتی ئێمەش نییە ئەرچیشتی سەرچینە بەڵام لە هەموو سەردانەکانی کە وەزارەتی ئێمە شاندەکانی وەزارەتی ئێمە چوونێتە دەرەوە و ئەو شاندانەی کە هاتوونێتە ناو وەزارەتی ئێمە یەک لە پرسەهرە گرنگەکانمە ئەوە بە کە چۆن ئەمە بتوانین ئەو کاڵە کشتتوکاڵیانەیە ئەو بەروبوومە کشتتوکاڵیان کە بەروبوومی ناو خۆمان کوالیتیان بەرزەوە و ڕێژەشیان زۆر زیاتر لە ئاستی پێویستی هەرێمی کوردستان هەیە هەناردەی دەروەوەی وڵات بکەین خۆشبەختانە لێرە و لێوێ هەندێک ئیستیجابە هەبووە لە بازێ وڵات بازێ بەروبوومان ڕەوان کردووە ئەگەر وەکو نمونەش بە ڕەوانمان کردووە و لە بری ئەوەدان کە بازێ پێشەنگای کشتتوکاڵی لەوە پاش ئێمە بەشدار بین و لەگە نوێنەراتی حکوومەت زۆر جار قسە کراوە کە نوێنەراتەکانمان لە وڵاتەکان ئەگەر سەردانی هەر شوێنێک بکەن باز لە بەروبوومی ناوخۆ بکرێن نمونەی بەروبوومی ناوخۆ ببرێتە وڵاتانە لە معرزە کشتتوکاڵەکان بەشداری پێ بکرێ لەوەی خەڵکی وڵاتانی دەوروبەر خەڵکی وڵاتانی دنیا هەمووی ئەوەی کە ئێمە دەستمان پێ بگە ئاشنا بن بە بەروبوومی ناوە خۆمان و ئێمەش لەو پێناوەدا بەڕاستی دایمەن تەحفیز ئەوە دەکەن کە لەو پاش جوتیارانی ئێمە بە ڕێژەی زۆرێکی تابەت لە بەروبووم بچێنی و کوالیتیشە تا پێیان بکرێ بەرز بکەنەوە بۆ ئێمە بتوانانی بەڕاستی هەناردەی وڵاتانی دەرەوە بکەین و باشترین بازاریش ئەوەی ئێستا باشترین بازار بۆ ئێمە کە حەکیمجان لە ئێستای حاضردا باشترین بازاری حکوومەتی عێراقیە بەڵام بازاری حکوومەتی عێراقی بەڕاستی حکوومەتی عێراقی ئەوەی کە ئێمە هەستمان پێ کردووە
و لە زۆر کۆبوونەوەش باس کراوە چاویان بەو گەشت و نمایە کشتتوکاڵی کە لە هەرێمی کوردستانی هەڵ نایە بۆیە بەڕاستی دەرگاکان والا کراون لەسەر بەروبوومی ئیرانی کە ئێمە و ئیران تەمان ناتوانین ئێمە ناتوانین منافەسەی و بەروبوومانە بکەین لەبەر چەند سەبەبێک لەسەر بەبە هەرە ڕئیسیەکان ئەوەیە کە حکوومەتی ئیرانی بەڕاستی کاتێک کە بەروبووم ڕەوانەی دەرەوە دەکا پاڵپشتێکی زۆری جوتیار دەکا ئەگەنا معقول نییە چیلۆی تەماتە مەتەنەن لای ئەوان کۆی تێچووی قازانجیش بکە بە 100 دینار بیفرۆشتەوە ئەوان معقول نیە بەڵام حکوومەت پاڵپشتێکی زۆر دەکە بەوانەی کە هەناردەی دەروی وڵات دەکەن و بە تایبەتی عێراق جووە بە تایبەتی تریش هەرێمی کوردستان کەەوە زۆر وازحە بەڕاستی لە پشتە ئێمە لەگەر وەزارەتی حکوومەتی عراقی قسە کراوە و لەگەن وێنەراتی هەرێمی کوردستان لە حکوومەتی ناوەند قسە کراوە کە زۆر بەجددی بکەونە سەرخات بەڕاستی چیتر لێ نەگەڕێن بەڕاستی ئەو بەروبوومای وڵاتانی دەوروبەر ئەوها بەبێ سانسۆر داخل بی بۆ ئێمەش جوتیارانی ئێمە لە زەرەردانە بن ئێمەش بتوانین بەروبوومەکانمان ڕەوانی ناوەڕاست و خواروی عێراق بکەین. بەڵای سوپاس دەکەم کاکتۆرە کاتمان دەگرم لابرز مامۆستا سەبارەت بەوەی کە ئێوە پێتان باشە کە بەرهەمی دەرەکی بە تاواتی قەتەغە بکرێت هاوردەی بۆ ناوخۆیان تەنها ئەو سیستەمە باجە جێبەجێ بکرێەوەی کە ئێستا دەنراوە. جارێ بە پلەی یەکەم پێویستە ئەوەی کە لای حکوومەتی عراقی و داخلەکرێ و بوەسێنرێت یعنی وەساندنێکی وا کە چۆن ئەڵی تر شتێک قایم بکرێت کە یەک سەلێک تەماتە نێتە ناو کوردستانەوە شووتێک نێتە ناو کوردستانەوە تا ئەو مەرزە وا کراوە بێ بعد چارەسەری ناکا بڕاستی ئەو بەشی یەکەم کە تا ئێستا عیلاجی بۆ نەدۆزراوەتەوە بەشی دووهام کە ئەوەی پەیوەندی بە ئەمەی لە ئێرانەوە لە خاڵە سنوورەکانی کوردستانی خۆمان و داخلی ناو هەرێمی کوردستان نەکرێت ئەم یاسای باجە ڕێی جیاوازێ لەسەری هەم لە وەزارەتی کشتتوکاڵ هەم لە ناو لیژنەی کشتتوکاڵی پەرلەمانی کوردستانیشە من ڕێی خۆم دەرەبڕم لەم بابەتەیە 250 دینار کە بزانین ئێران بۆ جۆرە پشتیوانی جوتیارەکەی خۆی ئەکات 250کە بکرێت بە 400 دینار مەسەلەن بکرێت بە 350 دینار بۆی کێرفەکەی بەرز بکرێتەوە بە ئاستێکە باجەکە لەسەری زیاد بکرێت ئەوەش شتێکی ئاسان بەرامبەردا بەرهەم لە ناوخۆ گران نابێت بۆ هاوڵات بەرهەمی ناوخۆ من لەوە دڵنیام کە بەرهەمی ناوخۆ گران نابێت چکە بەرهەمی ناوخۆ زۆرە ئەگەر وەزارەتی کشتتوکاڵ خۆی ئاگادارە و خۆزگە زیاتریش ئاگادار بووە لەوەی کە بزانێت ڕێژەی تەماتە لە هەندێک ناوچەی کوردستانە چەنە زۆرە ئەمساڵ گرفت تەنها پێنجۆن نییە جوتیاری هەولێر هاوەریان بوو لەسەر شاشە چەند جاربینیمان جوتیاری منتەقەی گەرمیان زۆر زەرمەند بوون جوتیاری شارە زۆر باسی پیازەکەیانم کرد خەبەرمان هەیە لەم ڕۆژانە لە ڕێی لیژنەکەی خۆمانەوە جوتیاری ناوچەی دهۆک سەردانی وەزارەتی کشتتوکاڵیان کردوە هاواریانە لەسەر بێ بازاڕی بەرهەمەکانیان لە چوار لاوە ئێمە بەرهەمی وڵاتان بە شێوازی جیاواز ئەڕژێنرێتە ئەم وڵاتی ئێمە چوار ڕۆژی تر هەناری هەورامان پێیەکان من دڵنیام چیتە ڕوئەدا بۆ هەناری جوتیارەکانی ناوچەی هەورامان و هەڵەبجە باش بەڵێ زۆر بە کوردی چارەسەر چیە زۆر بە کوردی چارەسەر ئەم لیژنەی کە جەنابی کاک دکتۆر خالز ئاماژی پێکرد من ئومێد دەکەم تا شەم و یەکشەمە ئەنجامەکەی دەربکەوێت ئەگەر ئەنجامەکەی دەرنەکەوێت جارێکی داوە لە وەزیری کشتتوکاڵەکەم پەیوەندی بە پەلە بکە بە هەردوو پارێزگاری هەولێر و سلێمانی و بە عیلاجی ئەمە وەیتر بەڕاستی بۆ جۆرە من ناومێدم لە کابینی ئەنجومەنی وەزیران کە بتوانێت عیلاجی ئەمەکە ئەگەر ئەوە ناکرێت بە پەلە لەگەڵ ئەو دوو پارێزگاریە کۆ ببێتەوە و چارەسەری ناو عەلوەکان بکات. بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر زۆر بە کورتی بە بڕایەوەش چارەسەر چییە بۆ چارەسەری بە پەلە بۆ ئەم گرفتە و چۆن دەکرێت ئەم گرفتە چارەسەر بکرێت؟ وڵاوەکو مامۆستاغەریب فەرمووی فعلا ڕای جیاواز هەیە لە جێبەجێکردنی هوردوو سیستەم سیستەمی قەدەغەیان سیستەمی باج و هوردووشیان قابلی مناقەشەکردنن بڕاستی کە گەیشتنە قەناعەتیەوە وەزارەتی ئێمە کە فعلا سیستەمی منعکردنی هاوردەی کشتتوکاڵی برە بە بەربوومی ناوخۆ دەدا و تەسیر لە سەرگیرفانی هاوڵاتی ئەو تەسیرێکی زۆر سلبی ناکە وەختە ئێمەش بە تاکید بۆ بڕیارەدا دەچینەوە و قابل ئەوەشە کە تعدیل بکرێ و خاڵی دووەمیش کە لە جێبەجێکردنی ڕێنمایەکەمە کۆلە من لە سەرتاش ئاماژەم پێکرێت سەر لیژنەیەکی هاوبەش لە بینی هوردوو وەزارەت دامەزراوە ئومێد دەکەم ئەو لیژنەیە لە زووترین کات فعال بکرێ و دەست بەکاری خۆیان بکەن و بێزگە لەوەش هەروەکو معلوماتێکی ئیزافە بکە من لە کاتی ڕوودا پێش ڕوودانی ئەو بابەتەی کە ئێستا لە پێنجۆن ڕوویدا و کە ئێمە بەڕاستی هاوخەمی یەکەیەکی جوتیارانی ئەو هەرێمەین بەڕاستی جەرگ سوتای ئەو جوتیارانن کە دەبینین بەربوومەکانیان بە نرخێکی کەم دەفرۆشێتەوە یا تووشی گرفتی لەولا دەکرێن بەڕاستی ئێمە هاوخەمیانین لە سەنگەردان لەگەڵیان وەکو پێشترش هاوخەمیان سەنگەردار لەگەڵیان من لای وەزیری کشتتوکاڵ بووم بۆ خۆم چوومە لای ئەو پشەوێن پێڕاگەان پێش ئەوەی کە حەدەسەکان ڕوو بدەن پێش ئەوەی کە
ئەوەی کە لە ئەعلام بڵاو کراوە وەزیر لەوێ بوون کە تەلەفۆن بە تەلەفۆن یەکەیەکە علوەکانی بەسەر کردەوە ئەو لژنانێن لە علوەکانی یەکەیەکە تەلەفۆنی بۆ هەمیان کرد تێوەم چەندان جارە ڕاستەخۆ تەلەفۆنیان بۆ دەکەم و تەکلیفیان لێ دەکەم کە ئەوان لە ناعلوەکان فعال بن و ئەوەی کە سەر بەوەی وەزارەتی کشتتوکاڵی خۆمان وەکو نوێنەری خۆمان و چش ئەوانەی کە سەر بە پارێزگاکانن داوای لێکردن کە فعلەن زۆر لە نزیکە و متابعی بازار بکەن زۆر نزیکە و متابعی ئەو کە چی بە قاچاق داخلی ناعلوەکان دەبێ و چی بە باز داخل دەبێ من لە لای ئەو کە دانەدانە تەلەفۆنی بۆ دەکردن بەڵام وەکو مامەستاش فەرمووی وەکو ئەمەش جێم لا حەزێ بەڕاستی وەکو خۆی جێبەجێ ناکرێ و لێرە و لێرە خوڕوقاتی گەورە بەڵە زۆر سپاس ڕوودەدا ئومێد دەکەم لە ماوەی داهاتوو ئەمە خوڕوقاتانە کەمترکەن و نەیهێنی بەڵێ بەڕێز دکتۆر خاڵس ئەحمەد بەڕێوەبەری دیوانی گشتی وەزارەتی کشتتوکاڵ سوپاس بۆ بەڕێستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بوو زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس بۆ مامۆستا غەریب پێنجێنی جێگری سەرۆکی لیژنەی کشتتوکاڵ لە پەرلەمانی کوردستان کە بەڕێزیان لە ستودیۆی سەرەکی لەگەڵ ماوە سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ ئەو کارانم تا بەرنامێکی تر خواتان لەگەڵ